ڕێز و سڵاوبێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدان و هەڵوێست و خوێندنەوەی بابەتەکانی ئەم جارەی بەرنامەکەتان. ئازیزان، چەند بابەتێکمان ئامادەیە کە بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بەم جۆرە دەست پێ دەکات بەناونیشانی کچێکی 15 ساڵان بەبەر دەکوژێت و کۆمەلگا هەنگی مەرگی دەگێڕێت. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن سەمیرە عەلیەوە ئامادەکرا و بەم جۆرە دەست پێ دەکات. کوشتنی دڕندانەی کچێکی تەمەن 15 ساڵانە کە لە بەغدا بەهۆی ڕەتکردنەوەی هاوسەرگیری لەگەڵ ئامۆزاکەی کارەسەتێکی مرۆیی دابڕاو نییە، بەڵکو دەرەنجامێکی ڕاستە و خۆ بەرجەستەیە و ژینگە یاسایی و کۆمەڵایەتیە نوێیەیە کە لە عێراقدا سەپێنراوە. ئەم تاوانە پەردە لەسەر ئەو ڕاستیەتاڵە لادەدات کە چۆن یاسا دەتوانێت ببێتە چەکی دەستی عەشایەر و پیاوانیایەنی بۆ چەوساندنەوە و لە سێدارەدانی منداڵان. ئەو بەرد و بلۆکەی سەری کچە 15 ساڵانەکەی بەغدای پێپانکرایەوە لە بۆشاییەوە نەهاتە بوو، بەڵکو ئەو بەردە پشتبەستوو بوو بەو یاسا سەقەتەی کە ڕێگەیدا کچ لە تەمەنی 9 ساڵیەوە وەک کاڵایەکی سێکسی و عەشایەری سیر بکرێت و لە دەرەوەی دادگا مەدەنیەکان مامەڵەی پێوە بکرێت. تا کاتێک ئەم هەموارە کۆنەپەرستانەیە هەڵنەوەشێتەوە و یاسای باری کەسێتی نەگەڕێتەوە سەر بنەمای مەدەنیەت و یەکسانی، شەقامی عێراقی ڕۆژانە دەبێتە جێگەی ئاهەنگگێڕان لەسەر تەرمی ئەو کچۆڵە کوژاوانەی وشەینا بەسەرزاریاندا دێت. بۆ ڕاستی و دروستی بۆ چوونەکەشم شیکارێکی ڕاگوزەر بە هەمواری یاسای باری کەسێتی عێراقدا پێویستە. هەموارکردنی یاسای باری کەسێتی ژمارەیەکی ساڵی 2025 زایانی کە لە پەرلەمانی عێراق پەسەندکرا بووە هۆی جێگیرکردنی فەرمانی بەڕگەکانی فەقێهی جەعفەری شیعە و سوننە لە ناو سیستەمە دادوەریەکاندا. یاسای بنەڕەتی یاسای باری کەسێتی عێراقی ژمارە 1970 ساڵی 1959 یاسایەکی مەدەنی یەگرتووە، بەڵام یاسای هەموارکراوە باری کەسێتی هەمواری یەکەمی لە کانونی دووەمی 2025 پەسەند کرا لە 7 شوباتی 2025 زایانی و چووە بواری جێبەجێکردنەوە. هەردوو هەموارەکە پاڵپشتێکی دەستوری بۆ خۆی دۆزیەوە، پشت بەستووە بە مادەی 41 دەستوری عێراق کە دەڵێت عێراقیەکان نازادن لە پابەندبوون بە باری کەسێتیان بەپێی ئاین و مەزهەبەکانیان. هەموارە نوێیەکە چەند گۆڕانکاریەکی بنەڕەتی لە چوارچێوەی مادەکانی یاسای کۆندا دروست کردووە. دیاریکردنی مەزهەب بە پێم بڕگەیە هاوسەران لە کاتی پشتبەستنی گرێبەسەکەدا مافیان هەیە دیاری بکەن کە دەیانەوێت یاسای فەرمی ساڵی 1959 بەسەریاندا جێبەجێ ببێت. یاسای جەعفەری یان سوننە، ئەمە شەرعێدانە بە گرێبەستە دەرەکیەکان دادگاکان ناچار دەکرێن ئەو هاوسەرگەریانەی لەلایەن پیاوانی ئاینیەوە وەک مەلای نافەرمیان مەلای لاکۆڵان لە دەرەوەی دادگا ئەنجام دەدرێن بە فەرمی تۆماری بکەن بەبێ گوێدانە تەمەنی شەرعی. لێرەدا بەراوردێکی سادە و سەرپێی لە نێوان یاسای باری کەسێتی مەدەنی 1959 زایانی لەگەڵ یاسای جەعفەری هەمواری 2025 زایانیدا دەخەمەڕوو. تەمەنی هاوسەرگیری کچان 18 ساڵ لە حاڵەتی کتوپور بە ڕەزامەندی دادوەر 15 ساڵ کەم کراوەتەوە بۆ 9 ساڵی بە پێی فەقێهی شەرعی جەعفەری. تەمەنی هاوسەرگیری کوڕان 18 ساڵ کەم کراوەتەوە بۆ 15 ساڵ و مافی حەزانە گرتنە ئەستۆی منداڵ دایک مافی هەیە تا تەمەنی 10 یان 15 ساڵی منداڵ لای خۆی بهێڵێتەوە. مافی دایک کورکراوەتەوە بۆ 2 ساڵ بۆ کوڕ و کچ. ئەگەر دایکەکە شوو بکاتەوە مافەکەی سز دەبێت. مافی میراتی ژن میرات لە هەموو مڵک و ماڵی مێردەکەی وەردەگرێت، خان و زەوی، بەڵام لە هەموارەکەدا ژن تەنها لە خان و بیناکە میرات وەردەگرێت و مافی نییە لە زەویەکە میرات بەری بکەوێت. بڵێن نەفەقە بژێوی کاتی هاوسەرگیری مافێکی ڕەهای ژنە و پیا و پابەندە بە دابینکردنی. لە هەموارەکەدا دابینکردنی نەفەقە بە مەرجی تەمکین و چێژوەرگرتنی تەواوی پیاوەکە بەسراوەتەوە. هەرچەندە ساتەوەختی پرۆژە یاساییەکە ڕەخنەی توندی لێگیرا، ناڕەزایی نێودەوڵەتی کۆمەڵایەتی لێکەوتەوە، ڕێکخراوی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ ڕایگەن کە ئەم یاسایە پێشێلکاری هەموو ڕێکەوتن نامی نێودەوڵەتی سیداوە و ڕێکەوتن نامی مافەکانی منداڵە کە عێراق پێشتر واژۆی کردبوون. هەروەها لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتیشەوە پەردبوونی سیستەمی دادوەریە بە دروستکردنی دادگای مەزهەبی جیاواز، یەکپارچەیی کۆمەڵایەتی لە عێراقدا لاواز دەکات و
هاوڵاتیان بەسەر تایەفەگەریدا دابەش دەکات. بەڵام بەبێ گوێدانە ناڕزایەتیەکان تێپەڕێنرا. هەمواری دووهەمی کە کۆمەڵە بڕگەیەکی فەقێهەیە دواتر لە ئابی 2025 زانیدا لە پەرلەمان پەسەندکرا بۆ ڕێکخستنی کاروباری خێزانی هاوڵاتیانی شیعە. بەزارەوە گشتیەکەی بە یاسای جعفەریش ناسراوە. کاتێک لە سەردەمی ڕەشبینیدا گەشتبین دەبێت، ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن محەممەد خۆشناوە ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات. بە درێژایی مێژوو گەلی کوردستان هەر لە ناو ڕەشبینیدا ژیاوە و خودی ڕوودا و مێژوویەکانی ڕسمی کۆتاییەکی ڕەشی لەژێر ترس و تۆقاندن بۆ کردووە بەهۆی زوڵم و زۆرداری ئەو ڕژێمانەی کە دەستیان بەسەر کوردستان داگرتووە، بەڵام خۆی ڕزگار کردو و خۆی گونجاندووە. دوای ئازادکردنی کوردستانی باشوور خەڵکەکەی هەستیان بە جۆرە سانەوە و ئاسوودەیەکی کاتی کردو هەم دیست ڕەشبینی وەکو جاران دایپۆشین. وەرە بڕۆ بازاڕی هەر شارێکی هەرێمی کوردستان خەندە و پێکەنین بە دەگمەن لەسەر ڕوخساری خەڵکەکەی دەبینیت. خەڵک تووڕە و بێزارە کە دەڕوات لەبەر خۆی قسە دەکات. جاکە تۆ لە ناو قەیران و کاتی ناخۆش و دۆخی خراپی دەرونی دابیت چۆن باسی گەشتبینی دەکەیت. کورد کە ڕەشبینە لەبەرەوەی ڕەخنەی لەو ژیانە هەبوو لۆژی کە نادات پەروەریەکەی ڕەت کردوێتەوە. مرۆڤ بە سروشتی خۆی زیادەڕۆیی بۆ خراپترین سیناریۆ دەکات بۆ ئەوەی خۆی دەرباز بکات. ئەمە غەریزەیەکی ئادەمیزادە. ڕەشبینی لە ترسە و هەڵقوڵاوە و ترسیش سنووری نییە. هەر کەسێک ئەلیازە و ئۆدیسەی شاعیری مەزنی یۆنان هۆمریۆسی خوێند دەبێتەوە کە بە ئینجیلی یۆنان دەناسرێت لەوێدا هەست بە ڕەشبینی یۆنانی دەکات. لەو دوو داستانە گەورەیەدا سەدای ئەو ڕەشبینیە لە شعری تراژیدی یۆنانی کۆن لە سەدەکانی 5 و 6 پێش لەدایکبوون دەبینیت کاپڕە لە هاواری تووڕێ و بێهیوایی لە بێتوانایی مرۆڤ و زوڵمی قەدەر. هۆمریۆس لە داستانی ئەلیازەدا دەڵێت لە نێو هەموو ئەو بوونەوەرانەی کە لەسەر زەوی هەناسە دەدات یان لەسەری دەڕوات لە مرۆڤ بەدبەختتر نییە. ئەمە لە ئۆدیسیەش دووبارە دەبێتەوە. گەورەترین سەمەرە و دەرکەوتەی بلیمەتی ڕۆحی یۆنانی لەو بیر و هزرە ڕەشبینی و هەڵقڵاوەکەوای لە مرۆڤی یۆنانی کۆن کرد کە لەی پاڵ نەداتەوە و تەسلیمی بێهیوایی نەبێتەوە و واز لە کار نەهێنێت و بەڵکە هەوڵی داهێنان و کار و چێژ وەرگرتن لە هەموو چرکەیەکی ژیان بدات. ئەمە سەرچاوی ئەو هزرەیە کە فەیلسوفی ئیتاڵیان ئەنتۆنیۆ گرامشی لەسەری دامەزران کە دەڵێت فەلسەفە بریتیە لە ڕەشبینی عەقڵ و گەشتبینی ئیرادە. بەمانەی کاری بەردەوام باشترین ئامڕازە بۆ خەڵق و پێشخستنی استراتیژیەتی هیوا و گۆڕان بەرەو باشتر و هێناندی شەرەفی بوون و هەوڵدان بەرەو چێژوەرگرتن لە ژیان. لە شەستەکانی سەدەی ڕابردوو پسپۆڕانی ئابووری هۆشداری برسێتی بە کۆمەڵیاندا، بەڵام مێژوو کۆتایەکی جیاوازی نووسی بەوەی کە کۆمەڵگەکان لە خۆشگوزەرانیدا ژیان و خێروبێری شارەکان گەیشتە گوندی دوورە دەست. ئەمەمان لە پەتای کۆرۆناش بینی کە مرۆڤایەتی چۆن قوتساری بوو. دەڵێن ڕەشبینی تامی تاڵی فەشەلەت دەداتێ بە لە ڕوودانی. بەردەوام ڕەشبینی دیلی پێشبینی خراپترینە و توانای کارکردن لە دەست دەدات بە ڕۆحێکی پڕ هیوە. هەتا ئەگەر گەشتبینی ڕێڕەوی نەخۆشی و قەیرانەکانیش نەگۆڕێت دەشێت توندی ئازارەکان کەم کاتەوە. کاتێک سیاسەت دەبێتە هۆی قەیرانی دەستکرد، لوقمان مستەفا ئەم بابەتەی ئامادە کردووە. قەیران لە جیهانی ئەمڕۆدا دوو ناسنامەی سەرەکی هەیە. جۆرێکیان جیهانیە و وڵاتان بەبێ جیاوازی پێوەی گیرۆ دەدەبن و قەیرانەکانی وزە، گۆڕانی ئاوهەوا، پەتای جیهانی و هەڵاوسانی نرخی خۆراک و سوتەمەنی. جۆرەکەی تر لۆکاڵی و ناوچەیە، ڕنگدانەوەی بارودۆخی ئابووری کۆمەڵایەتی یان سیاسی وڵاتێکی دیاریکراوە. سەرچاوەی قەیرانەکانی جیاوازن، هەندێکیان دەرەکین و پروشکی قەیرانە جیهانیەکانن، هەندێکیشیان سروشتی و ژینگەین وەک وشکە ساڵی. بەڵام مەترسیدارترین فۆرمی قەیران کەمڕۆ لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ناویشیاندا عێراق و هەرێمی کوردستان باشکرا دەبینرێت قەیرانی دەستکردە. قەیرانی دەستکرد دەرهاوێشتەی هیچ قەیرانێکی ئابووری ڕاستەقینە یان پێویستیەکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو بەرهەمی ڕاستە خۆی ئەقڵیەتی ململانەی سیاسیە. ئەم ئەقڵیەتە لەسەر دوو بنەمای هەڵەدامەزراوە. یەکەم، ئەگەر بەرژەوەندی منی تێدا نەبێت با هەر دروست نەبێت.
دووەم لەبەری ئەوەی من خزمەتی باشتر پێشکەش بکەم بۆ ئەوەی لە بەرامبەرەکەم ببمەوە کێشە و قەیرانی بۆ دروست دەکەم تا شکستی پێ بهێنم. نمونەی ئەم دیاردەیە لە کوردستان زۆرن کاتێک پرۆژەیەکی استراتیژی وەک ڕێگایەکی نێودەوڵەتی یان نەخۆشخانەیەکی گەورە بۆ چەندین ساڵ دوا دەکەوێت تەنها لەبەرەوەی لە سنووری جوگرافی لایەنێکی سیاسی دیاریکراودایە یان لەلایەن وەزارەتێکەوە جێبەجێ دەکرێت کە وەزیرەکەی لە حیزبێکی ترە. ئەمە چیتر کێشەیەکی تەکنیکیان بودجە نیە بەڵکو قەیرانێکی دەستکردیتەوە. لێرەدا هاوڵاتی دەبێتە قوربانی ململانەیە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئەوە نییە. لە ڕووی تیۆری زانستیەوە ئەم دیاردەیە پێچەوانی بنەماکانی حکومڕانی باشەکە بانکی جیهانی جەختی لەسەر دەکاتەوە. بە پێی راپۆرتەکانی بانکی جیهانیش یەکێک لە پایەکانی گەشتە سەردن کاریگەری حکوومەت و سەروەری یاسایە کە لە دۆخی قەیرانی دەستکردە بە تەواوی پێشێل دەکرێن. کاتێک دامەزراوەکان دەخرێنە خزمەتی ململانەی حزبی متمانەی هاوڵاتی بە دەوڵەتدا دەڕمێت و سەرمایی کۆمەڵایەتی لەناو دەچێت. چارەسەری ئەم دۆخە لە گەڕانەوەدایە بۆ دامەزراوەی بوون. پێویستە بربەستێکی یاسایی و ئەخلاقی دروست بکرێت کە ململانەی سیاسی لە پرۆسەی بەڕێوەبردن و خزمەت گوزاریدا جیا بکاتەوە. تاقلێتی سیاسی لە ڕکابەری لەسەر دروستکردنی کێشەوە نەگۆڕدرێت بۆ ڕکابەری لەسەر پێشکەشکردنی خزمەتی باشتر ئێمە هەر لە ناو باسنەیەکی داخراوی قەیراندا دەمێنینەوە کە خۆمان بەدەستی خۆمان بەرهەممان هێناوە. تەڵای پیوسیدیدس چییە؟ کە شی جینپینگی سەرۆکی چین ترەمپی لێ ئاگادار کردەوە. نەوزادی مهەندیس ئەم بابەتی ئامادە کردووە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ و شاندێکی گەورەی سیاسی و بازرگانی لە ماوەی نێوان ڕۆژانی 12 بۆ 15 پێنجی 2026 زاینی سەردانی وڵاتی چینی کرد. ئەم سەردانە بە هەموو پێوەرەکان و لەم کاتەدا بە گرنگ و هەستیار وەسف کراوە چونکە دوو دەوڵەتی زلهێزی ڕۆژهەڵات و ڕۆژاوای دنیا و جیهان و ڕکابەری سەرسەختی سیاسی وابووری تەکنەلۆژی و سەربازی یەکترن و هەرچەندە باشکرا ڕێز و خۆشەویستی بۆ یەکتر دەدەپڕن بەڵام بەنەهێنی و پەنهانی دژایەتی تا سەر ئێسقانی یەکتر دەکەن. تەنانەت هەردوو لایەن هێندە بە وریایی و ترسە و مامەڵە لەگەڵ یەکتردا دەکەن کە ناتوانن دیارە پرۆتۆکۆلیەکانیش لە یەکتر وەربگرن و ئامێرە مۆبایلەکانیشیان بەکاربێنن. ئەوەی لێرەدا مەبەستمە وتەکانی سەرۆک شی جینپینگی سەرۆکی چین بوو بۆ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کە وەکو ئامۆژگاریەکی سیاسی وا بوو کە ئەمریکا نەکەوێتە هەڵە و تەڵەیەکەوە کە نەتوانێت لێی دەربچێت بە ناوی تەڵەی پیوسیدس. بۆیە لەم وتارەدا تێشێک دەخەمە سەر ئەم زاراوەیە و بۆچی سەرۆکی چین ئەمریکای لێ ئاگادار کردە و بە شێوەیەکی نەرمی چینانە و دیپلۆماسیانە نمونەی بۆ هێنایەوە. تەڵەی پیوسیدس چەمکێکی قوڵی سیاسی و فەلسەفیە کە بۆ ڕوونکردنەوەی ململانێ گەورەکانی مێژۆ بەکاردێت. لەسەر ئەم بیرۆکەیە وەستاوە کە شەڕ نزیکەی حتمی دەبێت کاتێک زلهێزێکی باڵا دەستی ئێستا یان هەست بە مەتەرسی دەکات بەهۆی سەرهەڵدانی ڕکابەرێکی نوێ. ئەم زاراوەیە لە مێژوونووسانی یان لە مێژوونووسی کۆنی یۆنانی پیوسیدس سەرچاوی گرتووە کە هۆکارەکانی شەڕی پێلۆپۆنێسی شی کردەوە. ئەو بۆ ئەنجامە گەیشتووە کە ئەوەی وای کردووە شەڕەکە خۆپارێزی لێ بکرێت پەرەسەندنی دەسەڵاتیە سینا و ئەو ترسەیە کە لە سپارتاکاندا چاندوێتی کە ئەو کات دەسەڵاتی دامەزراوە بوون. لە سەردەمی هاوچەرخدا زانای سیاسی گراهەم ئەلیسۆن ئەم چەمکەی داڕشتەوە بۆ ئەوەی بیخاتە سەر پەیوەندی نێوان ئەمریکا وەک زلهێزێکی باڵادەست و چینیش وەک زلهێزێکی خێراگەشە کردو. هۆشداریدا لەوەی کە تەڵەکە لە نیازی هەردوولادان نییە بۆ هەڵگیرسانی شەڕ بەڵکو لە هەلومەرجی دەرونی و پێکهاتەییدایە کە ئەم کێبڕکێ دروستی کردووە. کاتێک زلهێزێکی باڵادەست هەست بە مەترسی پێگەیی خۆی دەکات دەست دەکات بە لێکدانەوەی هەر جوڵەیەکی زلهێزێکی گەشە سەند و چه ئابووری بێت یان سەربازی بە شەڕانگێزی. بە پێشەوانەوە دەسەڵاتی گەشە سەند و هەزبەوە دەکات کە دەسەڵاتی دامەزرا و هەوڵ دەدات ڕێگری لە مافەسروشتەکەی بکات بۆ گەشەکردن. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی خولگەیەکی گومان و لێک تێگەیشتن کە ڕەنگە بەهۆی ڕووداوێکی بچووکیان ڕووداوێکی نەخوازراوە بە شەڕی چەکداری کۆتایی پێبێت. بۆیە
کاتێک لە چوارچێوەی سیاسی ئێستادا باسی ئەم تەڵەیە دەکرێت ئامانجلەی جەخەتکردنەوەی لەسەر پێویستی دیبلۆماسی چالاکانە و دامەزراندنی ڕێگریە پارێزراوەکانە کە ڕێگری لە خلیسکان بۆ ناو ململانەی ئاشکرا بکات. لێرەدا پەیامەکە ئەوەیە کە مێژوو پێشوەختە دیاری نەکراوە و دانان بەم تەڵەیە هەنگاوی یەکەمە بۆ دوورکەوتنەوە لێ و بە دوواداچوون بۆ فۆرمۆلەی پێکەوە ژیانی ئاشیانە لە بری ڕوبەڕووبوونەوەی وێرانکەر. تەڵەی پیوسیدس کە زاراوەیەکی سیاسی و مێژووی ناسراوە و بەکاردێت بۆ وەسەفکردنی دیاردەیەک کە کاتێک ڕوودەدات کە دەسەڵاتی گەشە سەندوو هەڕەشە لە زلهێزێکی بەڵادەست دەکات زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی شەڕ لە نێوانیاندا. لێرەدا خاڵە سەرەکیەکان بۆ تێگەیشتن لەم چەمکە دەخەینە ڕوو. سەرچاوەی ناوەکە لە مێژوونووسی کۆنی یۆنانی پیوسیدس هاتووەکە مێژووی جەنگی پێلۆپۆنێزیای نووسیوە. هۆکاری شەڕەکەی کورد کردوێتەوە و دەڵێت ئەوەی شەڕی حتمی کرد گەشەی دەسەڵاتی سینا و ئەو ترسە بوو کە ئەمە لە سپارتا چاندەبووی بنەمای بنەڕەتی. تەڵەکە کاتێک ڕوودەدات کە هێزێکی باڵادەست دەسەڵاتی دامەزرا و هەست بە هەڕەشە و دڵەڕاوچێ بکات لە لەدەستانی پێگەی خۆی بۆ هێزێکی خێرای گەشە سەندوو دەسەڵاتی گەشە سەندوو ئەمەش دۆخێکی نادڵنیایی ئەمنی دروست دەکات کە هەردوو لە پاڵدەنێت بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری تەنانەت ئەگەر لە ڕاستیدا شەڕیشیان نەوێت. شرۆفەکاران پێیان وایە هەردوو لە بە قۆناغێکی گرنگدا تێدەپەڕن کە تێیدا واشنتۆن ترسیەوەی هەیە لە سەرکردایەتیکردنی نەزمی جیهانی و دەربنرێت و پەکینیش هەز دەکات کە یاساکانی ئێستا بۆ سنووردارکردنی ئاوەتەکانی داڕێژراون. داینامیکی دەرونی و سیاسی تەڵەکە پشت بە سێ پاڵنەری سەرەکی دەبەستێت کە دەوڵەتەکان لەم دۆخەدا دەجوڵێنن. بەرژەوەندی بە دوواداچوون بۆ فراوانکردنی کاریگەری، ترس، دەڵەڕاوچێ لە لەدەستدانی دۆخەکەیان هێرشکردنە سەر، شەرەف، خواستی پاراستنیش کۆمەندی نەتەوەی. ئەم دەستەواژانە بەو مانایە نییە کە شەڕ حتمیە، بەڵکو وەک هۆشداریەک دەبینرێت بۆ سەرکردەکان کە کێبڕکێکە بە وریایەکی ئەوتۆ ژیرانە بەڕێوە بن و بۆ ئەوەی نەخلیسکێنە ناو ململانەیەکی تێک دەرەوە. هەر بۆیە بەکارهێنانی ئەم چەمک و زاراوەیە لەلایەن سەرۆکی چینەوە بۆ دۆناڵد ترامپ ئەو مەترسیانەی هەست پێ کردووە کە ئەمریکا و بە تایبەتی لە سەردەمی دۆناڵد ترامپدا دنیای گیرۆ دەکردەوە بە شەڕ و ململانی گەرمی چەکداری لە رووسیا و ئۆکرانیا و فەڵەستین و ئیسرائیل و لە ئێستاشدا ڕاستەوخۆ ئەمریکا و ئێران کە هەمووانیان لە ناوچە گەرم و هەستیار و گرنگەکانی جیهاندا بەڕێوە دەچن کە ترس و دڵڕاوچەی لای هەمووان بە بچووک و گەورە و بە هەژار و دەوڵەمەند و بە زلهێز و بچووکەوە دروست کردووە. ئەم وتە و ئامۆژگاری و وریاکردنەوەی سەرۆکی چین هەل لە خۆڕا و لە بۆشاییەوە نەهاتووە، بەڵکو ئەو باش دەزانێت سووربوونی ئەمریکا لەسەر ئەم سیاسەتی یاسایی کە بۆتە دروستکردنی ترس و دڵڕاوکی لای هەمووان لە کۆتاییدا زۆر نزیکە سەر بکێشێت بۆ جەنگێکی حتمی لە نێوان ئەمریکا و چیندا و ئەو کاتیژ ئەمریکا بە ئاسانی لێی دەرناچێت وەکوە و تەڵەیە وایە کە نێچیر تێیدا گیر دەخوات و بە مەرگی کۆتایی خۆی تەواو دەبێت. هەر بۆیە جیهان و مرۆڤایەتی لە بەردەم شەڕ و ئایندێکی نادیار و ماڵوێرانکەردا بەهۆی ململانێ و ڕکابەری شێتانە و شەیتانیەکانی زلهێزەکانەوە بە تایبەتی ئەمریکایە. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارە هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێت و سوودێکی بەیەوە بەخشی بێت تاوەکو بەرنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.